يا جماعة خوشی الله وخواتانی بیاتی نوراتان لوکی که اول كان زور خوشه بیت و زورش دهاتان کرده بود لوکی سعرکانتان بو اوکی اجاب يا جماعة خوشیستان بیدانت چه لایکن سابسکرایب کن شیش کن واری کن اجاب لحمی خوشتر شکر بخواره کم بو عطلیه ورای زور خوش اجاب يا جماعة خوشیستان لوکی سعرکانتان بو اوکی سعرگان بون من آوابکو پلی پیان سعری چنه بودن برسین ایکس بوکس پلی چوار افتانه کنه بو اوکی جماعتی خوشویستان ئێستا ئەوە بەڕێ ئەکەوین بۆ بەردەمگی سەرنجاوبنێکی بۆ بازاری گەیمەرانیش بیتانە چێ لایکن سەبسکرایبکەن شێرشکە بۆ هاوڕێکاتان ئەجاوبنێ جەماعەتی خۆشەویستان ڤیدیۆی هەلۆنی بەرماندانەوە بڕۆن سێریکەن پارتی یەکماندانەوە پارتی دووشماندانەوە پارتی سێشماندانەوە پارتی چواریشماندانەوە جماعتی خوشویستان ئەجاوبنێ ئەهانیە ئەوتڵەوشتە حەزەکەم پلەیستێشن و شت کڕن ئێمەژاچی سەعرەکانیتان بۆ ئەپرسین بریشتانە چێ لایککەن سەبسکرایبکەن شێرشکەن بۆ هاوڕێکاتان يا جماعة خوش والآن جافم كريوتم زور جوانا بلامو زور جوان بدي بعد يكسرني أبو شيء كاربايا برا خود دانی ویاد یا کرد ما ایبو چی بری ایبو چی دستی والله ما بي والله مكتب أجابني رفيع عجان نازعنا ما تيا رأيك لما هني بنجيب يعني زور خوشة جرى كاربايا كري الله يا جماعة خوش ويسانو اشترسم كري زارم حزله وان جاوني اجنوسه ارالا اجنوسه جماعتی خوشیستان شتێکی وڵای زۆر خۆشە ئەوەی یەکێ کاربا ئەوکرێ بزڵای نارو زۆر ناکە ئەڵی دەساڵی سڕ جماعتی خۆشەویستانەوە هاتینە ناو سەنتەرەکەوە ئەنجاوبنێ ئێستا سەعر شتەکانتان بۆ بپرسین بزانین چی و چی ئەنجاوبنێ جەماعەتی خۆشەویستان بیرتانە چێ لایکەن سەبسکرایبکەن شێرشکە بۆ هاوڕێکەن والله يا وجوانا جماعتي خوشويستان زور جوانا والله هني قباكي بوكسي ليه زور جوانا دي بوستن يا دي بخير بلاي شوار ابي بلاي بيانجيلين يا كاكا بعد كان لا مش جوانا زاني يا جماعة خوشويستان ئێستا لە سەنتەری هەمووی هەشتێکتان بێ بارزانترین نرخ لێرە لێتی ئەنجاوبنێ ئەمە پلەی پێنجی فاتە ئەمە ئەکس بۆکسی سیریەسە ئێتر ئاوا سێریان هەر دیارە ئەنجاوبنێ جەماعەتی خۆشەویستان وەرن بۆ سەنتەری هەمنۆ بە ئەرزانترین نرخ ئەم شتان بەردەست دەکەوێت جماعتی خۆشەویستان ئەمە سەنتەری هەمانە سعری پلەی چوار و ئەکس بۆکس و پلەی پێنج و شتەکانتان بۆ ئەوە پرسین ئەنجاوبنێ بیریشتانە چ لایکەن سەبسکرایبیان شێرشکە بۆ هاوڕێکەن ئەنا پلەی پێنجی سلیم سعرەکەی چەندە؟
$470 جماعة خۆشەویستان پلەی 5 سلیم بای $470 لە ئەنجام جماعة خۆشەویستان بیریشتان نەچێت لایکن سەبسکرایبکەن شوشکە باوەڕەکەن جماعة خۆشەویستان ئەمە پلەی 5 فاتە بە زەمان دەستانەکەوێ لە لای کاتزانە جماعة خۆشەویستان بەجیجی پڕ زەمانە شتێکی زۆریش بۆتە بیریشتان نەچێت لایکن سەبسکرایبکەن شوشکەن باوەڕەکەتان ئەنجامێ ئەمە بای چەنە ئەمە بۆ مۆدەبێت ماسێکی بۆ داوانەوە بای $100 بەلێ $100 ئەمانش دەستی کردوفاتەکان دەستی مانە دەستی دوو نەجاوبێ جەماعەت زەمانە هەمی زەمانە هەمی شتی چاکە شتی چاکیشی لێن جماعة خۆشەویستان ئەمەش ئەکسبۆکسی سیریەس ئێسا ئەنجامێ جماعة خۆشەویستان بەنای ئێمە شۆڕ خاترتانە ئەگرێت بەجددی ئەمەش دەستی دووە هەر شتێکی باشە فاشل نییە زۆر باشە ولا حبة ولا عادش یاری خۆشەکەیە ئەم شیری یاریەکی زۆر خۆشە وەسوباتی بەشی گوێزی ئەمە ئەگەر حەزمی وەڵادانەیەکیانەکەمە دەیزان شتی جوان چیە ئەمە زانینێکی کێ ناماکە ئەگەر سپایدەرمانەکەمانەیە لە ماوەکەم سا والله زۆر جوانە یا ئەڵڵا کە سەماعەکیش جوانە ڕەنگە و ڕەنگیشە وەڵای سۆڵای شتێکی زۆر جوانە سەماعەیەکی زۆر جوان ئەم قەراخانە شێر گڵۆپە سەماعەکەی زۆر جوانە جەماعەت خۆشەویستان ئەمانە دانی بە 10,000 ئەمە زۆر جوانە ئەندا ئەمانە هی پلەی 4شن سێگیانم ڕەنگەیان زۆر بەلاوە جوانە سەوزی تایە پەمەی ئەوە مۆریشی تایە شینیشی تایە زەردیشی تایە بەجددی شتێکی زۆر جوانە بەجددی جوانترین دەستکە لای من جوانترین ڕەنگیشە وەڵای جەماعەت ساری 10,000 هەمووی بە 10,000 هەردانەیەکە کڕی بە 10,000 بەجددی زۆر جوانن ئەمانە لەسەر شکڵی پلەی 5ن ئەمانە لەسەر شکڵی پلەی 5ن بەس بۆ پلەی 4یشە بێت ئەم سپایدەرمانەش ئۆسمانەکەوێت ئەم بای 20,000 ئەم ئەسترۆبۆتە جوانە بەلای منەوانێ ئەم یاری ئەسترۆبۆتی پێکی بەلامەوە جوانایی من جەماعەتی خۆشەویستانێتر ئەم شتانەشی لێم بەجددی زۆر جوانە ئەمە ئادی ئێدەری بێنە سکای بڵۆ وەڵای زۆر جوانە هەشتی تری لێ نییە لەوانەیە شتێکم کامە ئەوسکای بێنە زۆر جوانە ئەمە ئادی ئێدەری بێنە سکای بڵۆ
وڵای زۆر جوانە هەشتی تری لێ نییە لەوانەیە شتێکم یان جەماعەتی خۆشەویستان ئەزانم ڤڵۆگەکەکەم و کڕنتیایە بوو بەس پەلەمان بوو بەس بۆ ڤیدیۆ دوایەتر هەقتان بۆ ئەکەینەوانێ ئەجاوبنە جەماعەتی خۆشەویستان بیریشتان نەچێن چون بۆ پێشانگای هەمنەوە بنای ئەنەس جوامێرۆ بچن خاتریشتان ئەگرێت و ئەجاوبنە جەماعەتی خۆشەویستان لێرەش ڤڵۆگەکە کۆتایی پێێنین جەماعەتی خۆشەویستان لێرە ڤڵۆگەکە کۆتایی پێێنین ئەجاوبنێ بڕۆن سێریشیکەن دەستمان کردووە بە ڤیدیۆی هەلاونەی بەر پارتیەکمان داناوە پارتی دوشمەن داناوە پارتی سێژمان داناوە بیریشتان نەچێ لایکەن سەبسکرایبکەن شێشکە بۆ هاوڕێکاتان خواتان لەگەڵ